مانگەکانی داهات و فەرمانبەرانی هەرێم چۆن موچەکانیان وەردەگرن. تەڵتینی موچەی موچەخۆرانی هەرێم چییە و چەندی پێدەچێت؟ موچەخۆرانی هەرێم چۆن موچەکانیان دەخرێتە بانکەوە و ماوەی چەندی پێدەچێت؟ ڕێکارەکانی کردنەوەی هەژماری بانکی و دابشکردنی کارێکی هەروە ئاسانە؟ ئەی ئاستەنگەکانی چین؟ بینەرمان بن، وردەکاری پرۆسەی تەڵتینتان بۆ دەخینە ڕوو. ئەو پرۆسەی دادگای فیدراڵی و بەرپرسانی بەغدا داوای دەکەن و هەردوو وەزارەتی دارایی عێراق و هەرێمیشی بەخۆوە سەرقاڵ کردووە و موچەخۆرانیش چاوەڕوانن. دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی لە 21 مانگی ڕابردوو لەسەر موچە کە هەردوو حکوومەتی بەغدا و هەرێمی پابند کرد بە تەڵتینکردنی موچە. ئیتر پەڕەیەکی نوێ بۆ چارەسەری گرفتی موچەی هەرێم لەگەڵ بەغدا هەڵدرایەوە، ئەویش باسی تەڵتینە. بەپێی بڕیارەکەی دادگای فیدراڵی موچەی موچەخۆرانی هەرێم دەبێت بخرێتە بانکە فیدراڵیەکانەوە. لەو ڕێگایەوە هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا مانگانە لە وادەی خۆیدا دابینی بکەن. پرۆسەکە بە کورتی واتە لە بری ناردنی پارەی کاش بۆ موچەخۆرانی هەرێم لە ڕێگای بانکەکانەوە مانگانە موچەکانیان وەربگرن و پارەی کاش و موچە ڕابکێشن. ئەمەش سەرەتا لە ڕێگای کردنەوەی هەژماری بانکیەوە دەبێت، واتە دەبێت هەژماری بانکی بۆ 1,250,000 موچەخۆری فەرمانبەری مەدەنی و سەربازی و خانەنشینان و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی بکرێتەوە. لای خۆیەوە وەزارەتی دارایی عێراق بەڕاگەیەندراوێک هێڵێکی سووری لە بەردەم هەرێمدا کێشا و ڕایگەیان موچەی مانگی سێ دەبێت لە ڕێگای بانکەوە بدرێت. ئەمەش ئەو پرسیاری هێناوەتە ئاراوە کە ئایا لەو ماوەکەمەی مانگی سێدا دەتوانرێت 1,250,000 هەژماری بانکی بکرێتەوە بۆ موچەخۆرانی هەرێم؟ ئەمەش ئەو بڕیارە بوو کە پرۆسەکەی ئاڵۆزتر کرد. بەڵام ڕاگەیەندراوەکەی دوێنەی دادگای فیدراڵی کە ڕایگەیان خستنە بانکی موچەی موچەخۆرانی هەرێم کاتی دەوێت و دەبێت موچەی موچەخۆرانی هەرێم بە کاش دابین بکرێت تا ئەو کاتەی دەچێتە بانک. ئاهێکی بەبەری بەرپرسانی هەرێمدا کردەوە بەوەی وەزارەتی دارایی ناتوانێت ڕێگر بێ لەوەی موچەی مانگی سێ و مانگەکانی تر نەنێرێت تا بابەتەکە یەکلا دەبێتەوە. مستەفا گەرعاوی ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە تیواری ڕاگەیان هەنگاوەکانی خستنە بانکی موچەی موچەخۆرانی هەرێم ئەگەر دەست پێ بکات پرۆسەکە ئاسانە، بەڵام گرفتەکە یەکلایی بوونەوەی لیستی موچەخۆرانی هەرێمە، چونکە هێشتا موچەخۆرانی سەربازی و چەند توێژێکی دیکە ناوەکانیان نەنێردراوە بۆ وەزارەتی دارایی عێراق. مستەفا گەرعاوی وتیشی لە هەموو حاڵەتەکاندا پرۆسەکە پێویستی بە ڕێکەوتنێکی سیاسی گشتگیر هەیە و دەتوانێت ئەمساڵ ئەو پرۆسەیە یەکلا بکرێتەوە. هاوکات بەرپرسێکی بانکی ڕافیدەین بە تیواری ڕاگەیان کردنەوەی هەژماری بانکی بۆ موچەخۆرانی هەرێم کارێکی قورس نییە، بەڵام ئەو پرۆسەیە دەبێت پێویستیەکانی بۆ دەستەبەر بکرێت کە گرنگترینیان لیستی ناوی سەرجەم موچەخۆرانی هەرێمە. وتیشی دەتوانرێت لە ماوەی 4 مانگدا زۆربەی ڕێکارەکانی خستنە بانکی موچەخۆرانی هەرێم تەواو بکرێت، بەڵام چەند ئاستەنجێک لە بەردەم پرۆسەکەدایە. هاوکات ئەو بەرپرسەی بانکی ڕافیدەین وتیشی کێشەکە ئەوەیە پێویستە سەرەتا زیاد لە چەند لقێکی بانکەکانی ڕافیدەین و ڕەشید لە هەرێم بکرێنەوە یان لقەکانی بانکی بازرگانی عێراق زیاد بکرێن کە ئێستا تەنها 3 لقی لە هەرێم هەیە. هاوکات دەژڵێت دەبێت 4 بۆ 6,000 ئامێری ATM لە شار و شارۆچکەکانی هەرێم دابنرێت. دانانی ئەمانەش کارێکی قورس نییە ئەگەر هەماهەنگی لەگەڵ ئەو بانکانە بکرێت کە ئێستا کار و چالاکییان هەیە. هەرچۆنێک بێت باسوخواسی تەڵتین و خستنە سەر هەژماری بانکی موچە هەرکات و هەرچۆنێک بکرێت ڕاگەیەندراوەکەی دوێنەی دادگای فیدراڵی سنوورێکی بۆ وەزارەتی دارایی عێراقیش دانا و دەبێت موچەی موچەخۆرانی هەرێم بە کاش بدرێت تا جێرە و کێشەی تەڵتین یەکلایی دەکرێتەوە.